بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. صلاة ورحمة إخوائي قولتان لبيت خوش كبراني برز وخوشويست داو كارم لپروردگار لروج حشر دا كي سيبرق نيا دزيقا لسيبر عرشي خوي نبيت لجي سيبركيا كومان بكاتوا هر وقت سون ليش لمالكاني إخوائي قولا كوي كردونتوا دیارە کێشەی نێو مرۆڤەکان بە شێوە گشتەکەی هەمە چەشنە هەمە جۆرە. من ئەمڕۆ تەنها باسی یەک کێشە ئەکەم کە زۆر بڵاوە و لەوانەشە زۆربەتان چاوەڕێ ئەوە لە من بکەن، چونکە لەو بوارەدا زیاتر ئەسپی خۆم تاوداوە. ئەویش مەسەلەی بڵاوبوونەوەی قەرز لە نێو مرۆڤەکان بە شێوە گشتەکەی و بێئاگایی موسڵمان لەو بارەوە لە هەمان کاتدا بەشی دووەمی باسەکەین. هەڵەی دووەم ئەوەی کە سستی نواندن لە دانەوەی قەرز کە بەڕاستی ئەمە دەرەکی کوشندەیە زۆر بڵاوبەتەوە. دیارە بەهۆی بەدەسەڵاتبوونی سەرمایەداری لەو چەند ساڵەی یاخود لەو سەدەی ڕابردوودە تا ئەمڕۆکە ویان کردووە کۆمەڵگای مرۆڤایەتی بە شێوە گشتیەکەی لایەنی ڕوحانیان لێ بستێنن بەرەو لایەنی مادیان ببن. ئەبینی کەمیان زۆر ئێمەی موسڵمانیش تێوەگلاوین بۆ یان ئەوە تەیە کەم تەرخەمی ئێمەیە ئاشنامان نەکردوونە، یان ئەوەتە هێزی ئەوان بەهێزترە کە ئیعلامیان زیاتر لە بەردەستدایە بۆی کە بتوانن جگە لە غەیرە دینەکانی تر ئێمەی موسڵمانیش تێوە بگرێنن لە مەسەلەی مادەپەرستیە یاخود لایەنی مادیەوە. ئەگەر سیر بکەین ئەم سیستەمێک ئێستاکە لە ئارادایە لەسەر قەرز بەڕێوە ئەڕوات، بەڵام ئەگەر سەیری دیوەکەی تری ئاینی پیرۆز ئیسلام بکەین، پێغەمبەرمان عەلەیهی سەڵاتو وەسەلام پەنای گرتووە لەو سیستەمەی کە ئێستاکە لە ئارادایە کە فەرمێ اللهم إني أعوذ بك من المأثم والمغرم. ئەی پەروەردگارە پەنا ئەگرم بە تۆ لە خراپەکاری و لە قەرز. ڕێک پێچەوانی سیستەمەکەیە لەوانەیە کە زۆر کەمێکمان ئەو دوعایەمان کرد بێت. هەروەها لە دوعایشدا فەرمی اللهم إني أعوذ بك من غلبة الدين وقهر الرجال. ئەی پەروەردگارە پەنا ئەگرم بە تۆ بەوەی کە قەرز بەسەرمدا زاڵ بێ. لێرەدا بەشی دووەم باسکات بەوەی کە مرۆڤ جاری وهەیە تووشی قەرزەکە بێت بۆ یەکێ لەو شتانە کە بۆ هاوسەرگیریە کە ئینسان توانێت قەرز بکە کە پرۆسەیەکی زۆر پیرۆزە، بەڵام هەندێک پرۆسەی تر هەیە ئینسان پێویست ناکە قەرزی بۆ بکات کە ئێستاکە باسیەکەین. لە کاتی ناچاریە نەخۆشیە ژنهێنانە ئەوانە پێویستە. بۆیشە ئەگەر قەرز بەسەر ئینساندا زاڵ بوو بێگومان پیا و دوور لە ئێوە لە پیاوەتی ئەخات وتیان یا ڕەسوڵە تۆ بۆ ئەوەندە پەنا ئەگری لە قەرز؟ پرسیاران لێ کرد، فەرمووی ئەگەر پیا و قەرزدار بوو درۆ ئەکات، عوزر دێنێتەوە بۆ قەرزەکەی ناتوانێت بداتەوە، یاخود مەوعیدێک دانێ ناتوان لە مەوعیدەکەی خۆی پارەکە بداتەوە، بێ مەوعیدە بێت و ناوی ئەزڕێت ئەڵێن قەرز کوێرە بێ مەوعیدە قەرزی مەدەنێ. ئەم ناوزڕاندنە لە کەسایەتی ئینسانی ئیماندار ناوەشێتەوە. بۆیشە فێرمانەکات بەوەی کە ئێمە پەنا بگرین بە پەروەردگار بەوەی کە تووشی نەقەرز بین و ئەگەر قەرزیشمان کرد و بکەین زوو قەرزەکە بدەینەوە بەوەی کە کەسایەتیمان لەکەدار نەبێت. کەواتە پێغەمبەرمان عەلەیهی سەڵاتو وەسەلام شوێن کەوتوەکانی وا پەروەردە ئەکات کە قەت تووشی ئەم سیستەمە دەجالی نەبن کە ئێستاکە لە ئارادایە بە تایبەتی لەو 100 ساڵ و بە تایبەتی لەو 50 ساڵەی ڕابردوودا. حتا جارێکیان پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام لەگەڵ سەحابەکانە دانیشتە بوو، ئەمە محەممەدی بن جەحش بۆمانە جێڕێتەوە، فەرمووی سەری بەرز کردەوە بۆ ئاسمان، ئەو های کرد شەقەیەکی لە نیوچەوانی خۆیدا چۆن بڵێ شتێکی زۆر خراپ پێی ڕاگەیاندرا یاخود زۆر توند. فەرمووی سبحان الله ماذا نزل من التشديد. فەرمووی پاچی و بێگەردی بۆ پەروەردگار چ شتێکی قورس دابەزی، یعنی پەیامێکی بۆ هات. ئەڵێ ئێمەش بێدەنگ بووین و وترساین ئەبێت چ شتێکی قورس بێت.
ئەڵێ نەوێران پرسیاری لێ بکەین بەیانی پرسیارم لێ کرد وتم یا رسول الله صلى الله عليه وسلم ما هذا التشديد الذي نزل أمشت قرصا كشنديت سيبو دابزي هاويش فرموي زانم سير فرموي والذي نفسي بيده خود أنا زان پیغمبر عليه الصلاة والسلام سندي ناخوار إلا أبي اشتكى الزور زدي بي وزور ترسناك بيت فرموي لو أن رجلا قتل في سبيل الله ثم أحيا ثم قتل ثم أحيا ثم قتل فرموي سوين بو ذاتي كجاني مني بدسته يعني پروردگار اگر پیاوێک لە پێناوی خوای گەورە شەهید بێت کە بەرزترین پلەیە و زیندوو بێتەوە دیسان شەهید بێتەوە لە پێناوی خوای گەورەیە دیسان زیندوو بێتەوە دیسان شەهید بێتەوە وعليه دين وقرزي لسرا شتەکە بەگاڵتە وەرمەگرن سوێندی بە بەلاش نەخواردووە و دەستیشی بە بەلاش نێتوانی خۆی دانەناوە ئەفەرمێ ئەم شەهیدە کە سێ ڕۆحی هەبووە کە مەحاڵیشە بەڵام لەبەر شیدەتی شتەکەمان بۆ باس ئەفەرمێت ما دخل الجنة حتى يقضى عنه دينه ناچێتە بەهەشت ئەم شەهیدە کە سێ جار شەهید بووە حتا قەرزەکەی بۆ نەدرێتەوە ئەیدە وەڵڵاهی ئێستا گە سەیرەکەم هەندێک جار ئەڵێم خۆم تاوانبارم کە خەڵکی ئاگادار ناکەنەوە لە مەسەلەی قەرزە لە ژێر ڕۆشنایی ئەم ئاەتەکان و حەدیسەکان بە شێوە شتێکەیە کە سەیرەکەم خەڵک پرسیارم لێکەن لە مەسەلەی قەرزێکی جگە لە ڕیبایەکە لێگەڕێ باسی ڕیبایەکە ناکەم ئەمە قەرزێکی ئیعتیادی کە سیارەی پێ بکرد لە برایە قەرزەکەی لە باوکتە لە خزم کە سوپارتە قەرزەکەی وا بە ئاسانی قەرزەکەیت بەبێ ئەوەی وابزانی تۆ سێ جاری شەهید بی ئەو قەرزت لەسەر بێت تۆ ناچیتە بەهەشتەوە جا دەبینە بەر چاوی خۆتە ئەگەر ئێمە پێوەرێک دابنین لەگەڵ ئەمڕۆکە ئەبینی ناوماڵ ئەکڕێ بە قەرز بەبێ ڕیبە باسی ڕیباش ناکەین ئاگادارە قەنەفە ئەکڕێ بە قەرز مەطبەخ ئەکڕێ بە قەرز سەفەر ئەکا بە قەرز خوێندن ئەکا بە قەرز سیارە ئەکڕێ بە قەرز حتا خانوو ئەکڕێ بە قەرز ئەم قەرزانە ئەبینی کەڵەکە بێ لەسەر تاچی ئیماندارە کە وای لێ دێت بۆ دانەوەی ئەم قەرزە هەموو پایەکانی ژیان لاواز بکات پێگە کەسایەتەکەی کۆمەڵایەتەکەی سیلەی ڕەحمی جیرانەتی پیاوەتی میوانداری مزگەوت دەرس دیڕاستە جومعە خوتبە هەر هەمووی ئەبێ لەوانەدا بماڵێ بۆی کە بتوانێت بەرەگاری ئەو هەموو قەرزانە ببێتەوە بە دوای مۆدیلات کەوتووە ئەو سەرمایەدارانەی کە خەڵکیان لەلایەنی ڕۆحانی بردووە بۆ لایەنی مادەپەرستیەوە چەندێکمان تێوەگلاوین ئەتوان بم سەتان نۆوەتمان ئیلا من ڕەحیمە ڕەبی لانزامی چی لانزامی ئەوەی کە ئێمە بەڕاستی ئاشنا نین بە ئەوەی کە قەرز چەندە لە تەرازووی شەرعە خەتەرناکە جگە لەوەشە ئەوان سەرمایەدارەکان ئەبینی لە هەموو کون و قوشبێنێکی ئەم زەویەدا ئەبینی باقییان بڵاو کردێتەوە و لە هەمان کاتدا مۆزەفێکیان داناوە لە محەتەی قیتارەکان و لە محەتەی مەتاڕەکانە بۆی کە کریدیت کارتت بۆ دروست بکە بۆ ئەڵێ ئەگە پارەشت نییە ئەم کاڵایانە بکڕی ئەتوانین تا مانجێک پارە ڕابچێشی 1000 پاوەند یان 2000 3000 دوای مانجێک ئەگەر نەتوانی بیدەیتەوە ئەو کاتە ئێمە ڕیبایەکە دەستێنین ئەمە پەروەردەکردنی خەڵکانێکە بەوەی کە ئەگەر نیشتە ئێمە پارەت پێدەین چونکە ئەوان ئەزان ئەگە 105 مرۆڤەکان بزانن چۆن مامەڵە لەگەڵ ئەو سەرمایەکەن دەستیان پێوێ ئەزان 195ەکەی نازانن ئەکەون تێوە ئەگلێن بەم کردیت کارتەیە بەوەی کە شتانێک بکڕێ کە پێویستی پێی نیە هەموو کەمالیاتیشە بۆیشە هەر ئەمڕۆ بەیانی گوتم با بە ئامار قسەتان بۆ بکەم وتم با بزان تا قەرزی بەس کردیت کارتە بەکوێ گەیشتووە لەوەی کە تۆ بڵێ هەیەتم بەڵام من ئاگام لە خۆیە بەڵام ئاگار لە 195ەکەی تر نییە ئاگای لە خۆی نییە تەلەکە بۆ هەمووانە قەرزی کردیت کارتەی ئەمریکا ئەمڕۆکە تریلیۆنێک و 166 ملیار دۆلار بەس کردیت کارت ئەوەی کە کابرا حسابی بۆ نەکردووە هەچۆتە بازار و فاینلێکی کردووە پێڵاوێکی کردووە جلبەرگێکی کردووە پێویستیش پێ نەبووە ئەم کردیت کارتە گەیشتۆتە تریلیۆن یعنی 1 تریلیۆن هزار ملیارە یعنی 1166 تریلیۆن دانیشتوانی ئەمریکا قەرزدارن لە کردیت کارتەکەیان خوێندکارانی زانکۆی ئەمریکا تریلیۆنێک و 74 ملیار دۆلار قەرزدار
لەو لای دکتۆرێکت بۆ بەرهەم دێنێت نزیکەی 500 هزار دلار قەرزدارە. ئاگادارم لە ئەمریکایە ساڵانەی خوێندنی کولیە طب 500,000 دلارە. 4 ساڵی بۆ حساب کە تا ماستەری تەواوەکات نزیکەی 500,000 دلار قەرزدارە. ئەگەر بێت و ئەم دکتۆرە، ئەم ئەندازیارە، ئەم پرۆگرام سازە، ئەم مەحامیە ئەبینین لەو سەرەوە قەرزدارە. ناوماڵی هێشتا نەکڕیوە، سیارەی نەکڕیوە، کۆمەڵێک کێشەی هەیە کە پێڕا نەگەیشتووە، پێی نەگەیشتووە، بینی ئەمانەش ئەبێ قەرزکا بۆی لەکوێ ئەم کەسە ئەتوانی بێ بۆ مزگەوت ئەگەر موسڵمان بێت، لەکوێ پێیەکرێت دەرس و دیڕاسە بکەن، لەکوێ ئەتوانێت خێزان بنیاد بنێت، لەکوێ ئەتوانێت ئەمە سیلێ ڕەحم بەجێ بگێنێت، لەکوێ ئەتوانێت کە بەشدار بێت لە کۆڕ و مەجلیسەکانە بۆ ئەبێ بە دوای قەرزەکەی ڕابکات. وێ بزانە پیلانەکە چۆن شەیطانانیە، بۆ چونکە ئەگەر بێت و ئێمە بەو حەدیثانە ئاشنا بوو باینە کە ئێمە لە قەرزی بێ ڕیبا خۆمان پاراست بە قەت تووشی قەرزە ڕیبەویەکەش نابوون. خوێندکارانی با بڵێم کردیت کارتەی بەریتانیاش گوتە با سەیری بکەم، قەرزی کردیت کارتەی بەریتانیا 64 ملیار پاوەندە. 64 ملیار پاوەند. قەرزی زانکۆ، خوێندکارانی زانکۆی بەریتانیا 255 ملیار پاوەندە. خەیاڵیە حتمما مسلمانان شتێکەوتونە لەم قەرزە زۆرەیە. طبعا باسی ناکەم قەرز چی بە دوای خۆی دادێنێ، باسم کردو لە دەرسەکان ئەگەر باسی بکەم زۆر یەخایەنی. ئەمە بەس ئەمە زیانەکانی بۆ قیامەت و زیانەکانی بۆ تاک باسی ئەوش ناکەین کە بە دوای خۆی دام قەرزە چی بەسە مرۆڤاتی دادێنێ و چەند داڕمانی ئەخلاقی و خێزانش بە دوای خۆی دادێنێت، تەنها زیانەکانی بۆ قیامەتمان. کەواتە ئەو هەموو قەرزە چی کردووە؟ زەقترین زیانەکانی ئەو بێلانانێک کە ئێمە ئەیبینین و ئەزانی کە ئەمە قوربانەکانی ئەلکحولن زۆر غەڵەتە کەوا تێگەیشتوونە. هەموو ئازان ئەمە ئەلکحولیە بۆیە کەوتو دەسە شەقامەکان. نەخێوانی برایم بەڕێز خۆشەویست، ئەلکحول هەزاران ساڵە هەیە بەڵام قەت بێلانەی نەکردوون ئەلکحول، بەڵکو قەرز وای لێ کردو ئەوانە بکەوتە شەقامەکان. لیان بپرسە بێسە قەرزداری کەسیان نییە قەرزدارم زە ئەمە خوێندکاری زانکۆ بووە یاخود نەیتوانیوە پارێک دابین کە بۆی قەرزەکان بداتەوە، ئەبینی ئەم کۆمپانیانە ڕقترین و خراپترین و گەورەترین سزایان داناو بۆ کەسانی کە ناتوانن قەرز بدەنەوە، بۆش ئەکەونە سەر شەقامەکانە. حتا خەڵکانێکی دێن ناو ماڵەکەی با بڵێن بە ئەڵمانی پێڵن گێغێش فۆچیە ئەوەی کە خەڵک ڕاکێشێ بۆ بەردەم مەحکەمە، دێتە ماڵەکەتە حتا ساعتی دیوار لێکاتەوە $1 بکە ئەیفرۆشێت بۆی قەرزەکە بداتەوە. جە قەنەفە بێ. حتا برادرێک ئەلبانی بوو تەلەڤیزۆنی کڕی، وتی ناوێرم تەلەڤیزۆن بکڕم چونکە کە دێنە ماڵەکەم قەرزدار بوو، وتی تەلەڤیزۆنەکەم ئەبەن. بە ناچاری وەرەقەیەکم بۆ نووسیوە کە من ئەم تەلەڤیزۆنم کڕیوە بۆ منداڵەکانی بۆی کە لێ نەبەر ئیمزام بۆ کردووە بە ئەمانەت ئەو تەلەڤیزۆنەی من لای ئەو کەسەیە. بینە بەرچاوی خۆتا قەرزت چی لە مرۆڤ کردووە. ئەم کوڕە تووشی نەخۆشی نەفسی بووە، نزیکەی 20 ساڵە قەرزدارە، تووشی ململانێ بووە، وتی 250 یۆرۆ قەرزدارم، لەسەریان زیادکردن تا ئێستا گەشتۆتە 15-16 هزار یۆرۆ. یعنی لێ بۆتە عەسەبی، یعنی لێ بۆتە شتێکی نەخۆشی، تووشی نەخۆشی نەفسیش بووە. سیارەکەشی ناتوانێت لە بەردەم ماڵی خۆی پاڕەکە، ئەبێت چەند کۆڵانی لەو دوای پاڕەکە تا سیارەکەی لێ نەستێن. یعنی ئەمە زۆرن زۆر ئەگەر باسییان بکەین بە هەزارانن. یعنی لە وڵاتێک چوکی ئەڵمانیا 700 هزار بێلانەی لێیە، لە بەریتانیا بە هەمان شێوە، لە وڵاتەکانی ئەسکەندەنافی بە هەمان شێوە، لە ئەمریکا هەر زۆر لێگەڕێن لە ئەنجامی قەرزە کەوتوتە ئەم سە شەقامەکانەوە. حتا وای لێ هاتووە خوێندکارانی زانکۆی ئەمریکا هێلکەدانەی خۆیان ئەفرۆشن بۆ کەسانی کە منداڵیان نابێت. خراپترین سیارە کە لە ئەمریکا بسوڕێتەوە ئەڵێن ئەمە سیارەی خوێندکارانی زانکۆیە، بۆیە زۆربەی زۆرە نێو سیارەکانی خۆیان ئەخەون. ئەمە وەزعی خوێندکارانی زانکۆی لە ئەمریکا و لێرەش باماشەوە گەر بێت و ئینسان ئاگادار نەبێ بێگومان تووشی ئەم هەڵە گەورانە ئابێت. بۆیە لەمێژە کورد وتوێتی بەقەدەر بەڕێی خۆت پێدەڕا بچێشە. ئەگەر ئێمە ئاشناش نەبین بەو حەدیثانە، بەڵام پەندە کوردەکانیش کە هەڵقوڵاوی چەند مامۆستا و یاخۆ شاعیرێکی دیندار بوونە، ئەبینی قسەکانیان هاوشێوەی باخود با بڵێن لەژێر ڕۆشنایی ئەم ئاەت و حەدیثانە قسەکانیان وتووە.
کەواتە برایانی بەڕێز و خۆشەویست بۆ خوشکانی بەڕێزی بە هەمان شێوە بەڕاستی ئەگەر ئەتانەوێ ژیانێکی ئاسوودە بەسەر برن و لە ڕۆژی قیامەتیشە دەرگاتان بەڕوودا دان نەخرێت نەچنە بەهەشتەوە تا قەرزەکانتان نەدرێتەوە پێویستە بەقەدەر بەڕێی خۆمان پێمان ڕابچێشین قەنەفەمان پێ نەکڕە با نەیکڕین چی تێدایە نوێمان پێ نەکڕە بە دەستی دووەم بیکڕین ئەگەر هەر پێمان نەکڕە با دانیش لەسەر ئەرزەکەی خۆ با و باپیرانی خۆم هەر لەسەر ئەرزە دانیشتونە وەڵڵای من کە هاتمە ئەڵمانیا تەمەنم 22 ساڵ و یەکمان وەڵڵای ساڵم بەسەر بردووە قەنەفە لە ماڵێدا نەبووە قەتیش ئامادە نەبوومە ئەو کاتی ساڵی 2001 خانم وەرگرتووە قەنەفە لە ماڵێ نەبووە پێشم شانازی بووە و کە میوانێشم هاتووە دۆشەکە بۆ ڕاخستۆ لەو سەری بۆ سەرە کەی پارەی دوو قەنەفەم هەبووە ئینجا قەنەفێکم کڕیوە کەی پارەی دوو سیارەم هەبووە ئینجا سیارێکم کڕیوە حتا ئێستا یەکشتم بە قەرز نەکڕیوە بۆ چونکە ئاشنام بۆ حەدیسانە قەت ئامادەنەوە کەسایەتی خۆم لەکەدار بکەم بۆ ئەوەی کە من داوە لە بانکێ بکەم بە قەرز بندێنین یاخود لە کەسێکی نزیکی خۆم بکەم کە داوای قەرز بکەم بۆ قەنەفە یان بۆ ناوماڵ یان بۆ سیارە یان بۆ ئینجازە یان بۆ هەر شتێک لەو شتانە بۆ ئەو شتانە کەمالیاتن بۆیە کەسایەتی خۆمان بەوە یاخود ڕووی خۆمان ناشرین نەکەینە بەردەم کەس و کارەکانی خۆمان بۆی کە داوای قەرز بکەین و لە هەمان کاتدا بزانن ئەو سیارێکە کڕیمە بە قەرز کڕیمە چۆن ڕوون دێ بچبە مەجلیس لە کاتێکە کە ئەزانم پارەی فڵانم دەکەنە پارەم نەداوەتەوە یاخود ئەو کەسە پارەی بنی لەکن بێت بە هەمان شوێ کە سەیرێکم پارەکەم ناداتەوە ئەبیم سیارە لێ خوڕێت حتمما لە دڵمش خوڕپەیەکە دەڵێم ئەمە لە دین تێ نەگەیشتوە ئەگەرنا ئیسلام شوێنکەوتوەکانی خۆی وا پەروەردە ناکات کە بۆ قەنەفەیەکە یان بۆ مطبەخێکە یان بۆ سیارەیەکە یان بۆ ئینجازەیەکە یان بۆ سەفەرێکە تەنازول بکات بۆیشە خۆشەویستەکانم ئاگادار بە هیچ شێوەیەکە خۆتان لە قەرز مەدەن ئیلا کاتی ناچاری نەبوو چونکە ئەو کاتی ناچاری ئینسان ناچارەکە هەندێک ڕێگا بگرێتە بەر یا قەرز بکات بۆ ئەوەی کە ئیشەکانی خۆت جێبەجێ بکەن لە هەمووشیان پیرۆستتر و باشتر ئینسان بۆ هاوسەرگیری پێویستە ئینسان بە هەر جۆرێک بێت هاوسەرگیری ئەنجام بدات بۆ ئەوەی کە خۆشیەکانی هاوسەرگیری وە کەسایەتی خۆی وە پێگەر کۆمەڵاتی خۆی تەنها لە هاوسەرگیری ئەبێنێتەوە بۆیە هەموو هەوڵ کۆشەکانی خۆی بخاتە گەڕ بۆی کە بتوانێت هاوسەرگیری ئەنجام بدات چونکە چونکە خوای گەورە باخود لە حەدیثێکە هاتووە کە پێغەمبەری نازدارمان عەلەیهی سڵاتو وەسەلام ئەفەرموێ خوای گەورە سێ شتی لەسەر خۆی واجب کردووە کە ئەفەرمێ ثلاثة حق على الله عونهم خوای گەورە سێ شتی لەسەر خۆی ئەو کردووە کە سێ کردار کە یارمەتیان بدات یەکەمیشان کەسانێک کە لە پێناوی خوای گەورە تێئەکۆشن مزگەوت دروستەکەن علمی قورئان بڵاوەکەنەوە علمی شەرعی بڵاوکەنەوە بانخوازیەکەن ئیلا خوای گەورە یارمەتی ئەوانە ئەدا بۆی کە سەرکەوتوو بن دووەمیان والمكاتب الذي يريد الأداء کەسێک کە قەرزی لەسەرە یاخود ئەمڕۆ ئەڵێن جاران ئەڵێن عەبد هەبوو ئەمڕۆ ئەگەدار بن ئەوانەی کە قەرزدارن هەمووی عەبدی کۆمپانیان یان عەبدی ئەو قەنەفە و ناوماڵی کە کڕیویانە یان عەبدی ئەو معرضی سیارانانە کە کڕیویانە ئەبێ شەو و ڕۆژ بخەنە گەڕ بۆەوەی کە ئەم پارەیە بدەنەوە وخوای گەورە یارمەتی کەسێکەدا کە مەبەستیەتی قەرزەکەی بداتەوە لەسەر شانی سوک بێت والناكح الذي يريد العفاف و ئەو کەسەی کە ئەیەوێت هاوسەرگیری ئەنجام بدات جا چ بە قەرز بێت چ بە حازر بێت مادام مەبەستی خۆی بپارێزێت داوەری خۆی بپارێزێت چاوی خۆی بپارێزێت ئیلا خوای گەورە یارمەتی ئەدات بۆشە بۆ ئەو هەنگاوانە ئینسان پێویستە هەنگاو بگرێتە بەر بەڵام بۆ کەمالیات و بۆ غروریات بێگومان ئینسان ئەو هەنگاوانە نەنێت هەڵەی دووەم ئەمە هەڵەی یەکەمە کە ئینسان ڕووی لە قەرز کردووە هەڵەی دووەم ئەوەیە کە بەڕاستی بەداخەوە ئەبینی کەسێک بۆ ژن هێنانە قەرزی کردووە یان بۆ هاتوۆتە ئەوروپا قەرزی کردووە بۆ هەر شتێکە قەرزی کردووە کە پێویستی پێ بووە لە کاتێککە پارەکەی دێتە دەستی سستی ئەنوێنێ لە دانەوەی قەرزەکەیە بەڕاستی ئەمە هەر کەسێک دەم یەکەیتەوە کۆمەڵێک نمونەی پێ لە نزیکەکانی خۆی بەوەی کە فلان قەرزم داوەتە ئێستا هەیەی نامداتەوە بۆیشە لە حەدیثێک هاتووە فەرمێ مەطل الغەنی ظلم سستی نواندن لە دانەوەی قەرزە زوڵمە چەند ڕیشمان درێژ بێت چەند حەج و عومرەمان کرد بێت چەند مزگەوتمان ئاودان کردبێتەوە بەڵام لە مەسەلەی پارەیە سستی بنوێنی کە کاتێک قەرزدارین بێگومان زوڵمان کردووە لەو کەسەیە بۆ زوڵمان کردووە چونکە ئەم کەسە یەکەمیشت ئێمە سیمایەکی ناشرین نیشانی نێو کۆمەڵگە ئەدەین بە تایبەتی ئەو کەسانی کە پارەمان لێ وەرگرتوونە
لا ما كاتا متمانش ناهيڵین نێو کۆمەڵگایەکە ئەم کەسە جارێشتر ناتوانێت پارە بدە بە کەسێشتر بۆ ئەڵێ فڵان بە حیساب دیندارە فڵان بە حیساب وایە هەموو ڕۆژە لە مزگەوتە لە پێشەوەی صەفی یەکەمی جمعە و جەماعەتە لە کاتێکە قەرزی من سسیە نوێنێ قەرزەکەم ناداتەوە بڕۆ دەمی هەموو هەر بازرگانێکی ئەەکەیتەوە بابن قوماش فرۆشە ئارد فرۆشە هەر شتێک ئافرۆشی تاکیدە دڵنیایە ئەم شتێکە بەو کەسەی فرۆشتە بەو دوکاندارەی فرۆشتووە ئەشیاکەی فرۆشتووە بەڵام قەرزی بازرگانەکەی نەداوەتەوە هەمان دوکانداریش پرسیاری لێ بکە ئەڵێ کەسانێکی زۆر لە لای من بە قەرز بردویانە مەعاشیشیان هەیە و پارەشیان هەیە بەڵام سستی ئەنوێنن لە دانەوەی قەرزەکەیە کەواتە هەم بازرگانەکە سکاڵاکات هەم ئەو کەسەی کە ئەشیاکەی هێناوە سکاڵاکات لە دەست چێ لە دەست کەسانێک کە بەڕاستی لەوانێ من بم لەوانێ تۆ بیت بۆ چونکە لە حەدیسەکانە تێ نەگەیشتنە بەوەی کە بەڕاستی دانەوە نەدانەوەی قەرز زوڵمێکە ئێمە ئەیکەین وەلەو دینداریش بین وەلەو ڕێژداریش بین بەڵام پێویستە لەم کارەیە سستی نەنوێنین بۆیشە لە حەدیسەکە فەرمێ والصدقة برهان بۆ ئەفەرمێ بەخشین بەڵگەی ڕاست ئیماندارە کاتێک کە نوێژەکە هیچ پارەی تێ ناچێت بەڵام کە داوای کە زەکاتت دێتە سەرێ یاخود خێرێک کۆکرێتەوە ئەبینی لەوانێ زۆرمان لەوە پاشە کشە بکەین چونکە پارەی تێ ئەچێت لە پارەدانە کەسایەتی مرۆڤەکانەوە دەرەکەوێت بەڕاستی پارە سەنجی مەحەکە بۆ تاکتاکی ئێمەیە بۆی ئەڵێ پرسیارە لە کەس یعنی داوایان لە کەسێک وتی فڵان پارەم بە قەرز بدێ فەرمووی ئەوە پارەکە قسەشم لەگەڵ مەکە وتی بۆ وتی حتما لە کاتی دانەوەکەیە لێکتر عاجزە بین با لە ئێستاوە لێکتر عاجز بین بەیمان نەمێنی زۆر بە زۆری برادایەتی و شەریکایەتی و حتا میراتگرتنیش لەکەی خوشک و براکەی دروستە لە کاتی میراتە شەریکایەتی لە کاتی پارەیە قەرزدار و ئەوەی کە وەرە ئەدات بە هەمان شێوە لە کاتی پارەیە ئەم کێشەکان دروستە من لێک ئەترازێن بۆ چونکە بەڕاستی وەسەدەقەت و بورهان بەخشین پارەدان بەڵگەیە بۆی کە ئینسان پێ بناسێتەوە حتا ڕۆژە لە ئیمامی عومەر کە کاتێک کابرایەکە هینە لای ئەو فەرمووی چی ئەم کابرای ئەناسێ یەکێ وتی من ئەیناسمەوە کوڕی فلانە لە فلان عەشیرەتە فەرمووی شەریکایەتی لەگەڵی کردووە وتی نەخێر وتی جیرانتە وتی نەخێر وتی سەفەر لەگەڵی کردووە وتی نەخێر دەگوتی مادەم نایناس بەس ناوەکەی و عەشیرەتەکەی و تایفەکەی ئەمە کیفایەت نییە یەکێ لەوانە کە شەریکایەتی لەگەڵ نەکردی بێت تۆ کەسایەتی مرۆڤەکەت بۆ ڕوونابێتەوە کەسە چییە تاکتاکی ئێمە لە کاتی شەریکایەتیەوە دەرەکەوێت لە کاتی پارەیەوە دەرەکەوێت لە کاتی دانەوەی قەرزەوە دەرەکەوێت و کەسێکیش کە بەڕاستی مەبەستی بێت پارە بداتەوە بەداخەوە خەڵکانی قەرزەکەن مەبەستیان هەر لە بیدایەتە مەبەستیان نەدانەوەی قەرزە ئەمە بێگومان بە ئاگادار بن ئەم هەڕەشەیە کە بۆ خوێنمەوە کە حەدیسی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام ئەفەرمێ من ئەخەذ ئەموال الناس يريد أداءها أدى الله عنه هەر کەسێک قەرزێک وەرەگرێت مەبەستی دانەوەیە ئیلا خوای گەورە ئەم قەرزەی بۆ ئەداتەوە کاری بۆ ئەسانەکەت هەمومان ڕۆژگارێکمان بەسەر داهاتووە بەڵام کە مەبەستمانەوە بیدەینەوە وەڵڵای بەخۆشمان نازانین چۆنمان داوەتەوە ئاسانی کردو خوای گەورە چونکە لە سەرەتادا مەبەستمان دانەوەی قەرزەکە بووە بەڵام ئەفەرمێ ومن أخذ يريد إتلافها أتلفه الله بەڵام هەر کەسێک لە سەرەتادا مەبەستی دانەوەی نەبێت خوای گەورە ئەم کەسە لە ناو ئەبات کەسایەتی لە ناو ئەبات و ئەو پارێکە وەرشی گرتووە بەرەکەتی تێناکەوێت سەیری بکە کەسانێک هەنە من باس ئیماندارەکەم دوور لە ئێوە بەڕێز و خۆشەویستە هەڵی ئاگادار بە فلانی کوڕی فلان بەوە نییە کە لە مزگەوتە بەوە نییە کە سیمایەکی ئیماندارانە هەیە بەس ئەوەندێ پارێ بکەوێتە دەستی پارێ کەس ناداتەوە بە تایبەتی ئێوە زۆر پاکستانیەکان ئەناس بازان پاکستانیەکان کامیان ڕیشان لە هەمویان درێژترە لە هەمویان زیاتر قەرزدارتریشە و پارەخۆرتریشە و لە هەر لە بێڕیشەکە خراپترە بۆ چونکە ئەوەی کە بیستمەڵێ پاکستان جیرانت بێ برادرت بێت هاوڕێت بێت هاوپیشت بێت بەڵام هەرگیز لە پارەیە مامەڵە لەگەڵ پاکستانیان نەمەکە منیش ئەڵێم لەگەڵ تورکە تورک بە هەمان شێوە پارەپەرستن یعنی پارەت نەکەوێتە لایەن بەڵام کورد ئێمە لەخوا بەزیاد بێت تا حەدێک زۆر باشتر لەو دوو قەومەی کە ناوم هێناون
بەڵام ئەگەر بێت و ئێمەش ئاگادار نەبین ئەم سیستەمەی ئەوان لە ناو برد ئەو سیستەمەش ئێمەش داشۆرێت لەو سیفەتە جوانەی کە هەڵمان گرتووە. بۆشە بەڕێزان خۆشەویستەکانم ئەبێ ئینسان یەکەمیشت بەوە ڕازی بێت کە هەیەی وەژنا دایکان و خوشکانی بەڕێزیش زەخت لەسەر مێردەکانیان نەکەن بەوەی کە ساریان بۆ بگۆڕن ناوماڵیان بۆ بگۆڕن لە کاتێکە مێردەکەیان توانایان نییە تواناشی هەبێت ئەگەر بێت و بچ لە مەسەلەی کەمالیاتە بچێتە سەر غروریات کە لە کاتێکە ناوماڵەکە هیچ عیبی نییە بێگومان تاوانبارە بین بەوەی کە ئێمە زێدەڕەوی ئەەکەین لە ناوماڵە لە کەمالیات ئەچینە سەر غروریات. بۆشە ئەم کردارە ناشرینانە خی گەورە فێرمانەکات کە بەوەی وەلا تولقوا بئەیدیکم ئیلە التەهلوکە خۆتان بەدەستی خۆتان لە ناو مەبن. چێ تووشی ئەو قەرزەمانەکان خودی خۆمانن چێ داوامان لێکات ئەوانن بەڵام ئێمە بۆ وەڵامیانە دێنەوە هەمومان کەمیان زۆر لە بانکەکانە نامەمان بۆ دێت بەوەی کە وەرە ئەوەندە پارەت بدەمێت بە قەرز لە سەتای یەک یان کەمترت قەرزە دەمێت. بەڵام ئێمە مادەم ئاشناینە بەو ئەحادیسانە و ئەژزانین دەرگای بەهەش داخراوە لەسەر ئەو کەسێک کە قەرزدارە چۆن خۆمان تووشی قەرزەکەین وەلەو بێ ڕیباش بێت. ئەگەر بە ڕیبا بێت ئەوە بێگومان تاوانێکی زۆر گەورەیە باسی ئەوە ناکەن لەبەرێ زۆر باسم کردووە بەڵام بەرچاوڕوونیەک بێت بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویستە کە لە هەمان کاتیشدا تکاتان لە یەکەم بار ڕەقەم حیسابەکانتان شەڕە چەقوی لەسەر نەبێ. یعنی تۆ کە قەنەفەت بە قیستێ نابێت ناوماڵەکەت بە قیستێ نابێت تەلەفۆنت بە قیستێ نابێت سیارەت بە قیستێ نابێت تابعا کە سەری مانگ دادێت ئەم کۆمپانیا ئەیبا ئەم ئەیبات بە زیادەوەش بی بە تۆ ناپڕژێ سەر ئەوەی ئایا بەڕاستی ئەوەندەی بردووە یان نەبردووە لە هەمان کاتداش تووشی قەلەق نەفسیەکە بیت کە نازانی تاکەی تۆ توانێت ئەو ململایان لەگەڵ ئەو هەموو کۆمپانیانە بکەیتەوە کە کاروبارن لەگەڵ یا کردوونە. بەڵام ئەگەر ڕازی بووی بەوەی کە لە ماڵەکەی خۆتدا هەیە بێگومان بە لەخەوە پرخەی خەوت دێ بە ئیسراحەت ئەنوی کە مردیشی بێگومان ڕوومان دێت بمرین بۆ چۆکەزان قەرزداری کەس نینە. بۆیش لە حەدیثە فەرمێت من عاشە تەقیە عاشە قەویە ئەوەی بە لەخوا ترسی ژیە بە بەهێزەوە ژیە. ئێمە ئەمانەوێت بەهێز بین نامانەوێت بترسێن لە سەری مانگ نامانێت بترسێن لەوەی کە غرامەمان بۆ بێتەوە لەوەی کە ئەو کەسانی کە ڕامانە چێشن بۆ بەردەم محکەمەکانە بێن ڕامان بچێشن سیارەکەمان بوێن لە بەدەرگای خۆمان پاڕک بکەین لەبەرەوەی قەرزداری حکومەت نین قەرزداری کۆمپانیاکان نین قەرزداری قانەفە و ناوماڵ نین قەرزداری غروریات و کەمالیات نین بۆ ئێمە خەو و خۆراکی خۆمان تاڵ بکەین بەدەستی خۆمان لە ناو ببین. بێگومان ئەمە هەڵەیەکە مرۆڤ تێکەوێت بە تایبەتی ئیماندار ئەبێت چاوکراوەتر بێت لە خاڵکانی ترە. بۆش ئەبینی کە ئەڵێن بۆ ئەوروپیە یان ڕۆژئاوا بە شێوە گشتەکەی بۆ هاوسەرگیری ناکات کابرا قەرزدارە چۆن هاوسەرگیری بکات ئامادە نیە بە هیچ شێوەیەکە نەژنەکە نەپیاوەکە کە زانکۆی تەواو کردووە ئەو هەموو قەرزە ئەبێ بپڕژێتە سەری نەک بپڕژێتە سەر هاوسەرگیریەکەیە بۆی هاوسەرگیری سز بۆ یعنی بە دەرەجە هەرە بە دەرەجەی یەکەم هۆکاری نەمانی خێزانداری لە ڕۆژئاوایە مەسەلەی قەرزە نە مەسەلەی ئەلکحولە نە مەسەلەی ئەخلاقە بەڵکو هەر قەرزەکەشە وای کردووە کە ئەخلاق و بەها مرۆیەکان و بەها ئەخلاقیەکان لەنێو کۆمەڵگادا هەڵبگرێت تاوەکار لە پەروەردگار هەموو لایەکمان بپارێزێ و ئاشنامان کات بە ئاەتەکان و حەدیثەکان و عیلمان زیاتر پێبدا بەوەی کە تێوە نەگلێن لەم سیاسە لەم سیستەمە دەجالەی کە بڵاو بۆتەوە بەنێو کۆمەڵگادا ئامین ئامین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد.